ئەخە نارنجان تۆ جۆ لە من بگرە بە قوربان تۆ خۆ دەزانم من مدیری دەستگایەکی گەورەم کارم زۆرە بۆ ئەوەی لە کارەکانم سەرکەوتوم ئەبێ کاری خەڵک بڕێ مەجیدگا من چیم دەوێت ئەڵم شەو و ڕۆژە لە ئیشی یعنی هیچی ئاگا لێ من نەماوە ئێمەت ئێمال کردگا ئەزان چییە وعد بێ ئەم ماوەی ئیشم زۆرە بەس وعد بێ ئینشاءالله بەهارێ تۆڵەی هەمووتان بۆ ئەکەمەوە باشە گیانە قوربان داوای لێبوورنەکەم تەدەخولەکەم خۆم بۆ ناگیرە قوربان سوود ئەزانم ئەوە خێزانتە دقەیە لەخەت بەڕاستە سوود ئەزانم ئەوە نارینی خێزانتە بەڵام ئەبێ بەیانیان کە هەستا نانێ بخوا نانێ بکا بەخێر چکە تۆ ژنی ئەوی هین یاربێتەوە ئەو ژنی تۆیە فەرەج بڕۆ دەرەوە قوربان تۆ نازانی لای من چەند مەکانەتی گەورەیە چەند ئیملاقی چەند زەخمی فەرەج گیان چایەکە دانا فەرموو بڕۆ دەرەوە ئیشمان هەیە وەڵڵاهی جوملەیەک هەیە ئەگەر یارمەتیم بی پێ بڵێ مەمنون دەبم چییە کاکە دەفەرموو بیڵێ و نەجاتمدا وەڵڵاهی شعرم بۆ نووسی قوربان فەرەج شعری چیکە فەرەج چییە ئەمە چییە بە خۆ دەمانچە نێمە دەمانچە نەبابە دەمانچی چی وێسقانی کەلەکەمە باشە دراوم چوو ماڵە بە خۆڕ نەژی نەبابە من نینۆک بەکەم جامەرەزێ قوربان باش شعرەکە بۆ خوێنمەوە براژم لەسەر خەتە هێر دەقە کاکە شعری چی بڕۆ دەرەوە چاوە وا نەیخوێنمەوە ناڕم ئەم شەو ئەمە لە شوێنێکی حەساسە ئیلهامم بۆ هاتووە لەکوێ ئەم ئیلهامەت بۆ هات لەکوێ با نێرم دەمنووسی جۆ بگرە قوربان بەس جۆ بگرە فەرەجیان بیخێنەرەوە من نەجاتە زوو بە ئەی کوردستان ئەی نە ئەو هی مدیر ئامەکەی پێشووتر ئەویان نییە خۆشەویستی خودا و خەڵک کاکە مەجیدی بە کەڵک ئەها سەیریکە دەستت خۆش بێ دەفەرموو بڕۆ دەرەوە ماومە جارێ تۆ ئازیزی مامۆستامانی تۆ خۆشەویستی هەمووانی ڕۆحمان گیانمان هەر بۆ تۆیە کاکە مەجی سەرمان لە ڕێیە باشە گیانەکەم تاوا فەرموو بڕۆ دەرەوە یەک دێڕماوە فەلسەفەی شعرەکەم لەمەیایە جۆ بگرە ئەمە لە چی ئەوە لە چی بۆ پێشەوە کاکە مەجی بۆ پێشەوە کاکە مەجی باشە تاوا تێگەشت قوربان ئەزانین چۆن ئالۆ مەجیدەوە چییە و کابرا شەحرت بۆ خوێنێ شەر بە باڵاتە خوێنێ چییە خێرە لە ئیشات شەعرە نووسێ باشە ئەزانم چی ژنە جۆ بگرە من لای خەڵک ڕێزی تایبەتم هەیە کەچی لای تۆ هیچ تەنگێکم نییە وەڵڵاهی ئەگەر ئاوا بڕوە ڕێگای زۆر خراپ دەگرمە بەرها تێگەشتی ئەزانێت چی دای خەرەوە ئێستا من ئیشمە دێت دەی فەرموو دای خەرەوە دای قەپاتی کرد تو ئاوسە بابیتەوە قەپاتێکا لەسەر نێکبات ئەی کە پێ خۆشە گەورم ئاوا تۆم بیت ئەزانین چۆن ئەگەر نەرم بێعینە لوقمەقازی ئەو خۆن مدیر ئامەکانی پێشون گەورم من 25 دانە ساڵە مدیر ئامە بووە یەک لە سەریە تو ئەیان گۆڕی نە مەقسەدم یعنی هەموویانم ئاوا بینیوە جەنابەت 26ەمینیت جا لەبەر ئەوە ئەوانی پێشوو زۆر نەرمونیان بوون زۆر نەرم مەبە ئەسە بۆ نمونە نەرمی وەکو بڵێن ئەسە تۆ دۆشەکەڵی هینە بینیوە لۆکە لۆکەی چی کاکە من مۆزۆ چییە نازانم مەبەستم یعنی ڕاستی شەکە مۆزوع علاقەی نیەوە بەس نەرم مەبە تۆمبە یعنی مۆزەف بەخوا مدیر ئامەکانی پێشوو نەسیحەت مەکردن نایانەگرتە جۆر حەزەکەم مۆزەف کە هاتە ژوورەوە یا مراجعێ شتێک ئەو ئەژنوێ شەق بلەرزە لە ترسی تۆ فەرەج ئەترسم ئەوانی ترن ئاوا بەو شێوەیە بەڕێکردە بێ هەموویانی تووشی خلیسکان کردووە وەڵڵا قوربان من هەر خۆم دایمە حەزەکەم مدیر تۆزە تۆم لێ بۆی خەڵک لێو بترسێ ئەگەر نەرم بیتیەکە عینە ڕەحەتەڵقو بۆ خۆم ئەخوا یعنی نەرم نەبم بەڕای فەرەج تۆ من فێرەکەی فەرموو بڕۆ دەرەوە دەی گەور ئەوە چیە باش قوربان تۆ چۆن لە خۆتەوەی تێژوورەوە ها کەسی لێ نەبوو چۆن کەسی نەبوو ئەمنی لێ نەبوو هین مەقسەد لە ژوورەوە ئەمە چییە عادی بێنە بزانم ئەوە ناکرێت بڕۆ ناکرێتەوە لە خۆمەوە لەسەر چەند گەورم تو بۆ عەزیەتی خۆ دەیی ئەها سەیری مۆرە سوورەکەی پێوە نییە ئەمە بەپێی بڕیاری 745 لەسەر 613 داش جیم دال فەقرە ئەلف بە ئەمە ناکرێت ئەمە هەر مخالفە بۆ دەرەوە ناکرێت دەرەوە دەرەوە کاکە فەرموو بڕۆ دەرەوە ڕاستەکە بڕۆ دەرەوە دەڵێم بۆ دەرەوە بڕۆ دەرەوە هەیلەوە ئەها گەورم ئەها چۆن ترسا ئەوە لەگەڵ لێ تووڕەبوو دەرەوە یەکتر ترسا بەخوای تر ئەخێری خێر بێ ئاخە تۆ سەیریکە نە کەمامەیەکی بەستووە نە دەستکێشێ نە هیچ شتێ ئاخە ناڵێ ئەمە مدیرێکە کێرە ناپەشمێ بەسەرە کوڕە کابرا تووشی کۆرۆنا نابێت هەدی شعوری نییە نە کەمامەی خەجاڵەتم داوای لێبوردنەکەم ئەم لوتەم دوو ئاخر بۆ پشتبی لەم کاتەیە جان داوای لێبوردنەکەم گەورم هیچ جانی من نەیەش خەجاڵەتم پشمیم وەرە پشتەکەمەوە 4 شەقی مزرم تێ هەڵە
خەجاڵەتم داوای لێ بۆ بدەیت یەکەم کاکە بورام فەرموو بۆ دەرەوە ئاخر خوای دەوەرە بم کوژە ئاخر بۆ پشم بەسەر مدیران بۆ فەرەج هەستە بڕۆ دەرەوە ناڕۆم گەورم ناڕم لە خۆم نابوورم غەڵەتێکم کردو ئەبێت حەقم لێ بکەیتەوە کاکە من بورام هەستە بڕۆ دەرەوە ڕای خۆ ڕاستیش دەکات جارێک لە کۆبوونەوەیکی گەورە مستەشارێک کۆبوونەوەی بە ئێمە کرد پێی وتین وتی کاکە ئێوە وەکو مدیر ئەوەندە نەرمونیان مەبن تۆزە تون بن لەگەڵ مۆزەفەکان لەگەڵ هاوڵاتیان بەخوا فەرەج ڕاست دەکات ئەی ئافەرم فەرەج گیان بانێ کردم گەورم کاکە وەڵڵاهی بانگی تۆم نەکردووە فەرموو بۆ دەرەوە ئاخر زانیتم گەورم بانێ کردم من کاکە فەرموو بڕۆ دەرەوە ڕوودادێکم بڕۆ دەرەوە ها سەردا چت کرد ئیشەکە ماشی کورە ناوەڵا ئیشەکە ماشی سی ئەو باسی وەسی مدیرتان نەکرد ئەوەندە باش و ئیشی بەڵا ناوزیشی من خەڵکی دەکا ئیش دەڕۆنی ئیشەکەی می نەکرد قوربا بە بەڕاستە تۆ تێکچوویتە پێت باشی چی وەڵا کاکەوتە نەکرد کورە چۆن نەیکرد وەڵا نەکرد بە پاڵنیان فەلێری لە کاکە وتیان بڕۆ دەرێ کورە کاکە تۆ هەڵە دڕۆشتی نەچووی بۆ لای مدیر وەڵا مدیر و کاکە نا بابە بزانە بۆ پرزگە چیتە بۆ کێ چیتە ئەوە نەکرد چۆن نەیکردووە قوربا پێ بڵێن ئەو مدیرە نییە ئەو پێشوو نەمانە ئەوەی پێشوو خۆ دەزانین چەکە لە ڕەخوارە بەخوا ئەم مدیرە لەبەر مۆزەفەم لێ ئەمە لە کوڕی چاکە قسە خۆش هەر بەیانیان دێ بەیانی باشەکە ئیتر بەس بە قسەی خۆشە میشەکە دەکەی کاکە بەخۆ هەڵنازەوە دەر لێشیان دەم لێ کورە بێنە خۆمەچم بۆ تەکەمەوە بەڕاستە بانگوێک هەفتە سۆ معاملە دەکەم بەس متاوەقع ئینشاءڵڵا من نەبێت تۆ بە غەڵەت ڕۆشتی نەچووتە دەلای ئیستە بەسەر باش بابێت چاوەڕێ بزانم ئینشاءڵڵا تۆ لێرە چاوەڕێ بێسم دەچم بۆ دەکەم ئەو خۆشی هات ئەگە بەخێر بێ مدیرە خۆشەویستەکە مدیرە بەڕێزەکە مدیرە باشەکە ئەو بە شۆ ڕەشید وەڵا بۆ لای تۆ قوربان فەرمودان شە جێگای خۆ دەی فەرمودان بەسەر چاو قوربان دەی وەڵا ئەوە تۆ هێشتا نەرەی معاملەکەم تەواو نەبوو گوتم بەشکم بێمە لای کاک ڕەشید تەواو کرد پێمان وتی ناکرێ ڕەفزە تێگەشتی فەرموو فەرموو بۆ دەرەوە ئەو کوڕی مامە وتم ئەگەر ئیشەکەی بۆ بکەین و ئەوە لەبەرەوەی ئیشەکەی زەرورە و ئەوانە ئەوە کوڕی مام و ئەمانە ناخۆ لێم لای من تێگەشتی ناخۆم شتا لە لای من دەباشە قوربان وەڵام ویستم بێمە خزمەت جەنابەت من بەیانی خزانەکەم عملیاتەکرێ ئیشەکان ئەمڕۆش و بەیانیش تەواوکەم و ئیجازەی بۆرەگرم باش نییە قوربان جا خۆ بۆ منی عملیات ناکەی فەرمودانیشە جێگای خۆ ئیشەکان بڕێنە دەی ئێوەش خەریکی ئیش خۆتان من ئیشەکانتان بە جوانی بڕێنن دەی کاک ڕەشید هەرێ خەڵکە بووە لە خۆی گۆڕاوەی هاوارەوە چی بوو؟ کاکە پێم نەگوت گوتم مدیرەکە ئیشمەلە ناڕوێنی گوێش تۆندا چی بکەم کاکە یانیسە چی بکەم؟ سەمێک هەفتە چاوەڕێ معاملە دەکەم معاملەکەم تەواو بکەم کاکە من بۆ منی ناکەی کە هەفتێکە چاوەڕێکە من چی بکەم مشکلی منە کاکە ئێستا بچ کورە کاکە ئەو ئیشەکەی خۆمی نەکرد برا دەفەرمو کاکە دەبڕە دەرەوە خوا حەفیز بێ ناکەن ناکرێت کاکە دەبڕە دەرەوە خوا حەفیز بێ وازم لێ بێنە کاکە خەریکە دڵمەتەقە هاي فەرەج جارە مەچۆرە ژوورەوە ئێستا دڵی گەرمە بچیتە ژوورەوە لەوانەیە چێ بە گشت تا چوزانم بڕێ عەفوی کردم ئاخر بەشە تۆ بۆ ئەپشمی بەسەر چای مدیر عامە بۆ بابیر کەمەوە چی بکەم چی بکەم فەرەج 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 ئای پیاوە چی دەکەمەوە فەرەج کوڕە هەیماڵت بە قوڕ گیرێ و تۆ چی لە من کرد بەس دەم بۆ پەرداخە نەشکاکی وەرم کوڕە پەرداخت چی تۆ جارێ پژمی لەبغت کردم ئەم جارە پەڕت کردم ئێ باشە من ئێستا کۆبوونەوەمە ئەوە بچم لە کۆبوونەوە دانیشم مهم ئەوەیە تۆ منە عەفو کرد بێت داوای لێبوو نەکەم پشمی کوڕە عەفوی کوڕە کاکەوازم لەبێنە لە ڕای خوا بزرمە لە پێش چاو مەجید ئێمە ڕۆژی هاوسەگیریمانە باشە دەی من ئاگام لەم شتانە نەماوە بەڕاستی فەرموو هەرەوەی دەگەم گۆڕاوی
چی دەوێ فەرموو ئەمرکە چی مەوێت ئەوڕۆ ڕۆژی هاوسەرگیریمانە یانە 1 ساڵێکە من ژنی تۆمە هاوسەری تۆمە ئێستا چیت بۆ بکەم بەسەرەوە چیت بۆ کەم خۆشەویستی مەوێ لێت هیچم لێت ناوێت ئەزانی چی پارە هەیە ئەتوانی پارە هەڵگری بڕۆ بۆ خۆت ئیزدواجەکەی خۆت بکەن من مەجالم نییە مەجید من لەگەڵ پارەی ازدواجم نەکردگە تایسەت بینیتە کەسێک بە تەنێ ازدواج کات من لەگەڵ مەجیدا هاوسەرگیریم کردگە نە لەگەڵ پارەکەیە ئێ باشە من مەجالم نییە ئیشی خەڵکم لەبەردەستایە داوای لێبردنم هەیە من ناتوانم بێم بۆ مناسبەیە فەرم و پارە هەڵگرە و بڕۆ بە خۆت ئەو مناسبەیە جێبەجێکە یعنی ئەمنت ناوێت نەموتۆ تۆم ناوێت ئەڵەن بۆ مناسبەیە نایە داوای لێ قسەی تۆ هەر ئەوەیە مەجید چی بووە ئەوڕۆ خزمە گوزارەکە شاخی خوێندوت یانە غوڕوو کردووتیەوە چییە بۆ بات لێ هاتووە غرور بم غرور نەبم هەرەوەی داوای لێبردنم هەیە هەرەوەیە مەجید تا غروری خۆت نەریتە خوارەوە ئەمن نابینیت تەواو کاتی خۆتە کاکە مەجی عەفوم نەکایە و پژمینە بەخوا برا ژیانم فەوتاوە ئەوە ماڵەکەی کاکە مەجیە با بڕۆم لێم نەدزن لە دەرگا بام لا بەرە جارە شتی وانەکەی تەلەفۆنێکی بۆکەم هيدا صاحبي قربان بالمدير مدير او لا والله مدير او جرسه قرباني جرسه قام تقف برم باو کەڕامە فەرەجەمە ئەبێت چی بێ بۆ خاتری خوا ئەلۆ کاک مەجیدجان باشی دەحواڵت کاکە باشم بە قوربان باشم فەرموو چی دێجیان وەڵاهی وتم بزانم عەفوو کردووم کاکە قبوڵم کردووە کاکە بوراوین چاوەکەم بوراوین کاکە کاتم مەگرە ڕجال لێرەکەم کاکە گیان آخر کاکە مەجیدجان بە قوربانە بم بۆ من جایز نییە بۆ من هەر عیب و شوورەیە من دانیشم بپشت من بەرامبەر بە مدیر عامەکەم شتی وا چۆن دەبێت غەڵەتێکم کردووە ڕۆ ناکەم عەفوم بکەیت کاکە بوراوین تۆ تێ ناگەی لە کوردی یعنی بوراوین تەواو ڕجال لێرەکەم ئیشم هەیە وڵا تووڕەم شێ کاتە تۆ تۆ بڵێ ئەڤین گەڕابێتەوە الله سەڵتی دەرگاکەشیان خۆشە مدیر عام وا هاتم ئەمە تۆی دیسانەوە وەڵا وتم بەخوا لێم خۆش نەبووە با بچم بزانم تەئکید کەم کاکە تۆ چی لە من دەوێ بە قوربان آخر دەحازم کرد بزانم تەئکید کەم دڵم ئەو ناقەوتەوە من زانیمە خەو چییە نانم خواردووە کوڕە دەوەرە خۆزەڵ خۆرتە دەوێمێ وەرە بدام تۆ چی لە منەوێ بۆ خاتری خوا دەوەرە بڕۆژوورەوە وەرە دەوەرە کاکە وەرە بدام تۆ چی لە منەوێ بۆ خاتری خوا وەڵی کاک مەجیدجان ڕاست و ڕەوان پێ من ئەم شۆ نەزانیمە خەو چییە نەزانیمە خۆراک چییە نەزانیمە ئیسراحەت چییە بڵێ کاک مەجید منی عەفو کرد بێت کوڕە کوڕە وەڵڵی خۆت و ئەژدا و ئاباتەم عەفو کردووە کاکە ئەمە پێخۆش آخر بۆیە حەزم کرد هاتم دڵنیا بم تەئکید کەمەوەیە چکە پشمەیەک بەسەر مدیر عامەکە هەر جایز نییە وتم یعنی تەواو تەئکید دڵنیا بم کوڕە یعنی کوڕە وەڵڵی ئینسانی وەکو ئێوە ئازادی لە ئاسماندا بەجێ ئێوە هەر شەتری کۆیلی هەڵەدەن ئەوە هیچ شاری شاک لە خۆشی نمۆر مەکەرەوانێ یعنی ئێستا تەواو دڵنیا بم کوڕە دڵنیا بە چای خۆتان بینیتان ینی کەسانی ماستاوچی بۆ مستەقبل هەرە بێت تێهەڵان بخوا هەرە بێت سووک و ڕسوا بکرێت